دەمەوێت باس لەوە بکەم ئەو دکتۆرە زۆر باشە یعنی ئەو دکتۆرە ڕێوان حسێن لە ماوەی ساڵانی ڕابردوو بەردەوام ڕۆڵێکی کاریگەری هەبووە جگەلەوەی کە لە نێوخۆی هەرێمی کوردستان بەڵکو لە کۆلێژی نەشتەرگەری ئەمریکا ژانی ئەو کۆلێژەی کە ئێستا ئەو بۆتە نوێنەری پزیشکانی نەشتەرگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی لە ماوەی ڕابردوش لەوێ کۆمەڵک بە دوواداچوون کۆمەڵک کۆنتاکت هەبووە لەگەڵ ئەوان بۆیە دوزار ئەو کۆلێژە توانیوێتی وەکو خانمێک یاخود وەکو دکتۆرێکی بواری نەشتەرگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیکاتە نوێنەری خۆی جا من لەگەڵ خۆی قسە دەکەم بۆ ئەوی وردەکاریەکەی زیاتر لە خۆیەوە وەربگرم بزانم لە داهاتوودا پلان و بەرنمەیان چی دەبێت بۆ ئەوەی کار لەسەر ئەو بابەتی نەشتەرگەری بکەن هەروەها بابەتی شێرپەنجەش بکەن لە هەرێمی کوردستان دکتۆرە بەیانیت باش بە هیوای سەرکەوتنی زیاتر پێم بڵێ چۆن بوو جەنابەت کراوی بە نوێنەری کۆلێژی نەشتەرگەری ئەمریکا ئەگەر بیتە ئێرە بەهن باش بەنی ئێوە بینەران باشتر و سپاس کاک بڕیار کازیستان کێشا هاتنە سنتەر بۆ ئەنجامدانی ئەو چاوپێکەوتنە زۆر سپاس من وەکو نوێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژێردرام چەند مەرجێک هەیە کە کۆلیژی نەشتەرگەری ئەمریکی International Relation Committee کە بەشێکە لە کۆلێژی نەشتەرگەری ئەمریکی چەند دکتۆرێکی هەڵبژارد لە سەرانسەری جیهان کە بە پەنجەی دەست هەژمار دەکرێن ئەو دکتۆرانە نوێنەرایەتی ناوچەیەک دەکەن بەڵام دەبێت چەند مەرجێکیان تێدا هەبێ لەوانەیە بێ ئەندام بن لە کۆلێژی نەشتەرگەری ئەمریکی لە هەمان کاتدا ئەندامێکی چالاک بن کە بەشداریان هەبێت توێژینەوەیان هەبێ ڕۆڵیان هەبێ لە کۆلێژی با بڵێن کۆلێژی نەشتەرگەرانی ئەمریکی لە هەمان کاتدا لە ناوچەکەی خۆشیان چالاک بن و کاریگریان بۆ لەسەر کۆمەلگا هەبێت وەکو ڕێزلێنانێک مە چەند کەسێکیان هەڵبژارد من وەکو نوێنەرایەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم پزیشکێک لە ئەوروپا تەنها پزیشکێک بوو لە ئەفریقیا تەنها پزیشکێک و لە ئەمریکای باکوور و باشوور یەک دوو پزیشک یعنی بە هەمومان نزیکەی نەدەبوو بە دا پزیشک کە هەڵیان بژاردین و لە هەمان ینی ئەوە بەڕاستی با بڵێن وەکو ڕێزلێنانێکە بۆ ئەو جوهدانەی ئێمە دەیکەین لە هەم لە کۆلێژی نەشتەرگەری و هەم لە ناوچەکەی خۆمان لە هەمان کاتیشدا وەکو با بڵێن وەکو هاندێرێکە بۆ پزیشکێک تازە دەرچووەکان با بڵێن کە بە تایبەتی خانمان کە هانیان بدین بێن بۆ بواری نەشتەرگەری بە هەموو بەشەکانیەوە باشە ئەو ڕێزلێنانەی کە خۆت باست کردو ئەو نوێنەرایەتیە ساڵانە جارێک دەکرێت یاخود چۆنە ئەوە تایبەتە بە مانگی نۆ کە پێ دەڵێن سپتەمبەر وومن ئین مدیسن ڕۆڵی ئافرەت لە بواری پزیشکی کۆمەڵی نەشتەرگەری ساڵانە کەمپینێک دەکات چەند کەسێک هەڵدەبژێرێت بۆ مەرجانەیە کە باسم کرد کە دەبن دەنەرایەتی ناوچەکە دەکەن و ئیتر بۆی داهاتوش هەم کاریگەریان هەبێت لەسەرنەوەکانی داهاتوو کە وەکو هاندێرێک بێ بۆ ئەوان باش با بەدەر لەوە پرسیارێکی دیکەش بکەم بەو پێی کە خۆت پزیشکێکی بتوانێت لە بواری شێرپەنجە بارودۆخی هەرێمی کوردستان چۆنە ئێستا ئەگەر پێم بڵێ لە ڕووی شێرپەنجەوە بەڕاستی شێرپەنجە مەبەستی شێرپەنجەیمەوە بەڕاستی بەکە بەداخەوە ڕوو لە زیاد بوونە نەوەکە تەنها باوڵێن لە کوردستانیان لە هەولێریان لە سلێمانی بەرکو لە سەرانسەری جیهان ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک ڕوو لە زیاد بوونە یەکەم شت با بڵێن ڕێژەی پشکینین و دەستنیشانکردنی پێشوەختە زیاد بووە بۆی خەڵک هۆشیارە تاڕەدەیە کە ئەوە جێی خۆشحاڵیە لەبەرەوەی هەر چەند خانمان بتوانین ئێمە دەستنیشان بکەین لە قۆناغێکی سەرەتایی چارەسەریان باشتر دەبێت دەستەکان خۆش بە دکتۆرە بە هیوای سەرکەوتنی زیاتر بەڵێ سارا کۆسارەوە جێبیست بوون ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو لەبارەی ئەو خانمە پزیشکە کوردەی کە لە یەکێک لە کۆلێژەکانی ئەمریکا توانیوێتی لە ماوەی ڕابردوو بە توێژینەوە هەروەها چالاکی جۆرا و جۆر توانیوێتی ببێتە نوێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەو زانکۆیە وەکو خۆشی باسی کرد هیوادارە کە ئەو پزیشکانەی تازە دەرچوونە هەوڵ بدەن بۆ ئەوەی توانەکانی خۆیان تاقی بکەنەوە بۆ ئەوەی سەرکەوتنی زیاتر لە تەواوی وڵاتانی دیکەش بەدەست بێنن